لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانش سيصتويك لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان وما بست رزامندي خواهي قول وهيوادان ايوي ازيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. بەڵێ خۆشەویستان هەر لە درێژەی دوعا و پارانەوەی کەسانێک کە خوای گەورە بە ئولیل ئەلباب ئەوانەی کە خاوەن عەقڵێکن کەدا نەپۆشرایە بە هەوا و ئارەزوو لە دوعا و پارانەوەی کەسانێکی هۆشمەند و عاقڵ بەو شێوەی لەخوا دەپاڕێنەوە لە دوای زیکر و فکریان ئەوجا بەو شێوەی لەخوا دەپاڕێنەوە ئەی پەروەردگارمان وآتنا ما وعدتنا على رسلك واتا أو وعداني لسر زماني پیغمبركانت پید بخشي نخوا پیمان ببخشي. وآتنا ما وعدتنا على رسلك كواتا أو وعداني كوا لسر زماني پیغمبرانت پیمان بخشينا پیمانت بخشيا خوا پیمان بخشي ديارا. وآتنا ما وعدتنا على رسولك هذاك لزانا دفن واتا يا ربي خوايا بإيمان هينان من ببيغمبرانت كوعدي أو كساند دا وعدت بو كساند دا كإيمان ببيغمبران بين خوايا ليان رازي بي وباشتن ببخشي خوايا أو وعد ما لو تزيب كي وياخد أو وعداني كوالا سر زماني بيغمبرانت عليهم الصلاة والسلام كببند كانت دا خوايا بيمان بخشي هردو معناش هر تواوا دیارە ئیمانداری ڕاستەقینە ئیمانداری میراتگیری هەموو دینەکانی پێشترێکەوە ئیمانداری ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم کە ئیمانی بە هەموو پێغەمبەران هەیە کە لەلایەن خوای گەورەوە هاتینە عليهم الصلاة والسلام ومتبعي کۆتا پێغەمبەرە کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دەیخوایە ئەو وعدەی کەوا لەسەر زمانی پێغەمبەران پێداینە بە ئیمان هینانمان بە پێغەمبەران خوایە پێمان ببەخشی ولا تخزنا يوم القيامة. يا ربي خوايا رسواما نكي روج قيامة. سبحان الله. خوايا رسواما نكي لروج قيامة. خوايا فضح من مكي. خوايا پردو ستري خود لسرما لا نبي. سبحان الله. إتر وكو عندك لزانان كاتكوا وكو إنسانك مبتلا دبي بقناه تاوان كغير پیغمبران عليهم الصلاة والسلام كتنها أوان معصوما غير پیغمبران عليهم الصلاة والسلام همو إنسان معرض له جناه تاوان يترك جناهك بفعل بابلين بوساوس شيطان يان بزبري نفسي أما ربي السوء لدست درد السوء توبو استغفار ذكر أو زال قال أوش دا قريا ودا بارا ودا يفرمي يا ربي خوايا أقل ليشم خوش بي بلام خوايا خول لبرتساوي تو أو جناهم كرد صحياتسونو بيشرميك حياتسونێکە کە لە بەرچاوی تو ئەو گوناهەم کرد خوایە سترم بکەی خوایە سترم بکەی کەواتە بەڕاستی گوناه کەوا فکری لێ دەکەیەوە یعنی یەک لە موسیبەتەکانی گوناح ئینسان هەوڵ بدا شتێکی وانەکە کە لە بەرچاوی خوا بکەوی سبحانه وتعالى قدر و قیمەتی نەمینێ خوا پەنامان بدا دەی خوایە ڕیسوامان نەکەی لە ڕۆژی قیامەت خوایە سترمان بکەی ئیتر واتە لەو ئیماندارانەمان بژمێری کەوا لە ڕۆژی قیامەت وەکو لە حەدیثی صحیح پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم بەوەی کە خوای گەورە لە خۆی نزیکیان دەکاتەوە ئەوجا ئیقراری پێ دەکا بە گوناهەکانی لە فلانە ڕۆژ فلانە گوناهت کرد ئەویش هەمووی ئیعتراف بەڵێ یا ڕەب بەڵێ یا ڕەب هەتا وەکو لە گومانی خۆی دەڵێت تەواو تێچووم بەڵام ئەوجا خوای گەورە دەفەرمی لە دونیادا سترم کردی لێرەش لێت خۆش دەبم خوای گەورە پەناماندا ئیتر ولا تخزنا يوم القيامة خوایە فەزحمان نەکەی خوایە پەردە و ستری خۆت لەسەرمان لانە دەی خوایە ڕیسوامان نەکەی بە گوناهەکانمان إنك لا تخلف الميعاد بێگومان ئەی پەروەردگارمان بێگومان ئەتوو هیچ میعادێک خلاف ناکەی
هیچ وعدەیەک کە دایتت خوایە خلافی ناکەی کەواتە ئەو وعدانەی کەوا لەسەر زمانی پێغەمبەران پێداین عەلەیهیمو سڵات وەسەلام بۆ ئەوەی کەوا ئیمان بینن خوای گەورە وعدەیدا کاتێکەوە ئیمانێکی ڕاست و دروست بە عەقیدەی تەوحید بە هیچ شێوەیەک شرک لە بۆ خوای گەورە بڕیار نەدەی خوای گەورە وعدەیدا لێت خۆش ببی دەی خوایە ئەتوو ئەوە وعدەی تووە خوایە ئەو وعدانەمان لۆ جێبەجێ بکە ئینەکە لا تخلف الميعاد. طبعا ئەوەش هەر تەوەسولە عینی وەکو گوتمان لەوانەی ڕابردوو کەوا تەوەسول دەکەی لە دوعاکانت بە ئەسما و صفاتی خوا کەواتە یەک لە صفاتەکانی خوا ئەوە ئینەکە لا تخلف الميعاد خوایە بەوەی لێت دەپاڕێمەوە کەوا ئەو وعدانی کە پێت داینێ لەسەر زمانی پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام یا ڕەبی خوا لۆمان جێبەجێ بکە لەبەرەوەی صفەتی تو ئەوەی کەوا خلاف لە وعد ناکەی کەواتە ئەوش تەوەسولە بە صفەتێک لە صفاتەکانی خوا سبحانه وتعالى. دیارە خلافی وعد ئەگەر کەسێک خلافی وعد بکە لەبەر دوو سەبەبە زیاتر نییە، یان ئەوە تا توانای نییە جێبەجێ بکە دەیەوێت جێبەجێ بکە بەڵام توانای نییە، یان ئەوە تا ڕازگۆ نییە لە جێبەجێکردنی قسەکانی وعدەکانی کەدایتی. ئیتر هەردوو صفەتیش لە خوای گەورە سبحانه وتعالى دوورە. خوا سبحانه وتعالى ومن أصدق من الله حديثا چێ لە خوا سبحانه وتعالى ڕازگۆترە لە فەرمودەکانی و هەروەها هیچ شتێکیش نییە لە توانا و دەسەڵاتی خوا بە دەربی تاوەکو نەتوانی کەواتە خوای گەورە سبحانه وتعالى بە هیچ شێوەیە خلافی وعد ناکە بەڵکو ئەو وعدەی کە دایتی خوای گەورە 100% بەبێ شەک و گومان جێبەجێی دەکا. ئیتر بەردەوام دەبن لەو دوعانەیان ڕەبەنا و کۆندێک دەزانان دەفەرمون کەواتە پێویستە یەک لەو شتانی کەوا لێرە وەردەگیر ئەوەیەکەوە ئێمە زۆر بە لەفظی ڕەبەنا لە خوای گەورە بپاڕین و ئەی پەروەردگارمان ئەو پەروەردگاری کە خالیق و مالیک و ڕازقمانە ئەو پەروەردگاری کەوا بە ناز و نعمەتەکانی خۆی پەروەردەی کردینە. ئیتر پێغەمبەرانیش عەلەیهیمو سڵات وسەلام زۆربەی دوعاەکانیان بەو لەفزە بووە ئەی ڕەبەنا ئەی پەروەردگارمان. ئیتر لە دوای ئەوەی کەوا خوای گەورە فێری کردن بەو شێوە لێی بپاڕێنەوە ئەوجا لە دوای ڕەبەنا خوای گەورە فەستەجابە لەهم ڕەبوهم ئەو کەسانی کە بەو شێوەی لە خوا دەپاڕێنەوە خوا وەڵامیان دەداتەوە. فەستەجابە لەهم ڕەبوهم نافەرمی فەئەجابە سین و تاکە کە لێرەدا زیادە وەکو زانان دەفەرمون الزیادة في المبنى تدل على الزيادة في المعنى کەواتە لە زمانی عەرەبی دوو کەلیمە ئەجابە و ئیستەجابەمان هەیە کاتێکەوە لێرە دوو حرف زیادە بەڵگەیە لەسەرەوەی کەوا مانای زیاتر دەبەخشی کەواتە فەستەجابە لەهم ڕەبوهم واتە زۆر بە چاچی خوای گەورە وەڵامی دوعاکانی دانەوە زۆر بە چاچی دوعاکانی گیراو کرد و قبولی کرد. فاستجاب لهم ربهم پەروەردگاریان کاتێکەوەن دەڵێن ڕەبەنا خوای گەورە دەفەرمی پەروەردگاریان وەڵامیان دەداتەوە ئەو پەروەردگاری کەوا بە ناز و نعمەتی خۆی پەروەردەی کردینە. ئەوجا دەفەرمی ئەنی لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض. بەڵێ خوای گەورە وەڵامیان داتەوە دەفەرمی بەبێ گومان هەر کار و کردەوەیەکی چاک کە کردیتان عمل عامل منكم هەر کەسێک دەنگۆ کار و کردەوەیەکی چاک کردبی ئەوە زایعی ناکەم بە هیچ شێوەیەک زایع نابی و بزر نابی لای خوا پاداشتەکەی مەزمونە ناک هەر بە پاداشت یەک بێک بەلای کەمی یەک بەدە و یەک بە 700 و زیاتر. ئیتر ئەو عامل و ئەو کەسەی کەوا ئەو کارەی دەکاتن لە کردەوە چاکان ذەکەر بیان ئونثابی واتە پیاو بیان ئافرەت بعضكم من بعض هەندێکتان لە هەندێکتانن کەواتە پیاو لە ئافرەتە و ئافرەت لە پیاوە کەواتە لای خوای گەورە سبحانه وتعالى گرنگ نییە پیاو بیان ئافرەت بی گرنگ ئەوەیە عامل بی لە بۆ خوا کار بکەی و کاتش کەوا لە بۆ خوا کار کرد هیچ کردەوەیەک لای خوای گەورە نافەوتێ هەر کردەوەیەک کە کردبێت. فالذین هاجروا ئەوجا بە تایبەتی خوای گەورە هەندێک لە کردەوەکان تەرکیز لەسەر دەکات. فالذین هاجروا ئەوەی کەوا لە پێناوی خوا هیجرەتیان کرد ئیتر هیجرەتکردن وەکو لە مەککە بەرەو مەدینە کە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم هیجرەتیان کرد کاتێکەوە مەککە دارولکوفر بوو کافرەکان دەسەڵاتدار بوون مەدینەش بووە دارولئیسلام بە قودومی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیعلانی دەولەتی ئیسلامی بووە دارولئیسلام. ئیتر پێویستە کەسێکەوە
مسلمان بی و نەتوانین لە وڵاتێک دروشمەکانی دینەکەی جێبەجێ بکاتن دروشمەکانی دینەکەی جێبەجێ بکاتن ئەوە پێویستە لەو جێگایە نەمینێ بەرەو جێگایەک بڕواتن کەوا بتوانی فەرمانەکانی خوا جێبەجێ بکە ئیتر هیجرە لە دارولکوفر بەرەو دارولئیسلام و کوزانیان دەفەرموو بە تایبەتی ئەو دارولکوفرەی کەوا لێ ناگەڕێ کە شەعائیر و دروشمەکانی دینت بە دیارەخێ واجبە لەسەری کەوا بچیتن لە وڵاتێش کە لە جێگایش کە خواپەرستی بکە و بە ئاشکرا دروشمەکانی ئیسلامی لێ بێتە جێ و هەروەها هیجرە بەمانە تایبەتیەکەی واتە هیجرەتکردن لە دارولکوفر بەرەو دارولئیسلام و بەگشتیش المهاجر من هاجر ما نهى الله عنه ورسوله بەگشتی ئەوانەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم نەهیان لێ کردیە کەسێکەوە واز لەو قەدەغە کراوانە بینی بەرەو ئەو شتانە بێ کە خوا سبحانه وتعالى فەرمان پێکردی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمان پێکردیە ئەوەش مهاجرە وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەوانەی فالذین هاجروا وأخرجوا من ديارهم دەرکران لە ماڵەکانی خۆیان دەرکران لە ماڵەکانی خۆیان ئەوجا دەرکران بۆی کەوا بە فعلی ڕاجوێزران لەوێن دەرێ دەرکران لە وڵاتی کوفر و یاخود هەندە مزایقەیان کردن هەندە زەختیان لەسەرکردن تاوەکو هەندە ژیانیان لێتەنگ کردن تاوەکو بە خۆیان ڕۆیشتن لە وڵاتە ئیتر لە نەتیجەدا هەردوو شارێکەکەوە دەرکراینەوانە هەروەکو سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکە هەروەکو چەندین مسلمان لە هەموو جێگایەک لەسەر ڕووی زەوی کاتێکەوە کەسانێک لە ئەهلی کوفر و زوڵم بەو شێوەی مزایقەیان دەکەن و ناچارن خاک و وڵاتی خۆیان بەجێ بێنن لە پێناوی خوا چونکە مسلمان کاتێکەوە مخەیر دەکرێت لە بینەوەی کەوا خاک و وڵاتێک هەڵبژێری کە نەتوانین دینەکەی خۆی تێدا جێبەجێ بکە لەگەڵ ئەوەی کەوا دەبی خاک و وڵات بەجێ بێت بەڵام تەنها و تەنها لەبەوەی کە خوا ڕازی بکە و دینەکەی خۆی بە دیار بێخی و جێبەجێ بکە طبعا دینەکەی هەڵدەبژێرتن لەبەرەوەی دین لای مسلمان لە هەموو شتێک عەزیزترە لە نەفس و ماڵ و خاک و وڵات و لە هەموو شتێک لای مسلمان دین عەزیزترە دین هەڵدەبژێری فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وأوانك لبيناوي الله لبيناوي رزامندي خوا سبحانه وتعالى أزيد دران كوات أوانك هول ددن ديني خوا بجيرنوا طاعتي خوا دكن سبحانه وتعالى لو بيناوي آزار ددرين بس بدس كساني كافر ومنافق وظالم كاتكوا آزار ددرين أهن لا إخواي قول أزل باداش نافوتي وأوذوا في سبيلي كلا سروي هميان پیغمبر صلى الله عليه وسلم تيان بسر هنا لمكة صحابة كان تيان بسر هات خوان لرازي بي أتباع وتابعين وهمي أواني تر حتى روج قيامته كسك لبيناي خواي قورا اگر قسيش بي بقتري دركيق لبيناي خوا لبي رابسيتن سجن بكري بكوجري هر سيلي بي لبيناي خوا لا خواي قورا أزل باداشتي مضمونة وقاتلوا وقتلوا وهروها أوانك وعلى بيناي خوا زنقان قتاليان كل كسانيشي كافر وقتلوا وكجراشا لبيناي خوا سبحانه وتعالى أوانا لا إخواي يقول أزل باداشيان نافوته لأكفرن عنهم سيئاتهم أوزا أخواي يقول دفرمي لقناه تاوانا كان يا خوش دبم لقناه تاوانا كان يا خوش مكلا تكي بيشترك وقتمان اگر ذنوب و سیئه پیکو باس کرابو ذنوب گناهی گوره سیئه گناهی گسکه بلام اگر هر یک لوانه به تنها لزیگاک باس کرابو همو گناه کان دگریتوا خواهی گفت من همو گناه کانیان خوش دبم لپاش اوی کل گناه کانیان خوش دبیو و کل مبادئ تزکیه تخلیه او ذات تحلیه کواتی کم زار پاک بوونەوە ئەو جەدوایە ڕازانەوە بە صفاتی جوان یەکەم جار خوای گەورە دەفەرمی لە گوناه و تاوانەکانیان خۆش دەبم ئەو جا وەلەئودخیلەنەهم جەنات ئەو جا دەیان بەمە ناو بەهەشتانێک کەواتە چوونە ناو بەهەشت ئیلا لە دوای پاک بوونەوەیە ئەو جا ئەگەر لە دنیادا بە تەوبە و ئیستەغفار خوای گەورە لێی قبول بکە و پاک بۆ ئەگەر نا بە مەسائب بۆ کوزانیان دەفەرمون ئەو موسیبەتانەی کە بەسەری دەبێت تەمای پاک بوونەوە و یاخود لەسەرە مەرگ بە ڕۆح چێشان پاک دەبێت بە بەشێک لە عەزابی ناو قەبر و بەرزەخی پاک دەبیتەوە یاخود ئیواش هەیە بەو هەموو وەکو دەڵێ فلتەرە پاک نابیتەوە ئیلا بەشێکیش
دەمینێ لە سەری و لە ناو جەهەنەم پاک دەبیتەوە ئیتر خوا پەنامامدا ئیلا دەبی پاک بیتەوە ئەو جەبستە ناو بەهەشت. بەڵام خوای گەورە ئەوانەی کە ئەو کارە چاکانە دەکەن لأكفرن عنهم سيئاتهم لە گوناه تاوانەکانیان خۆش دەبم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار دەیان بمە بەهەشتانێکەوە ڕووبار بەژێر قەسر و دارەکانیاندا دەڕوە ثوابا من عند الله ئەو ڕووبارانەی وەکو لە سوڕەتی محەممەد صلی الله عليه وسلم باسی کردیە کەوا ڕووبار لە شیر و ڕووبار لە هەنجینەکی مصەفا و ڕووبار لە شەرابێکەوە سەرخۆشیان ناکا و ڕووبار لە ئاوێکی سازگار ئیتر بەو شێوەی کە بەخۆیان پێیان خۆش وەکو لە حەدیث پێغەمبەر صلی الله عليه وسلم بەناو باغەکانیان و بەژێر قەسرەکانیاندا دەڕوا ثوابا من عند الله پاداشتێک لەلای الله سبحانه وتعالى دەبێت چ پاداشتێک بی لای ئەو خودای عەظیمە سبحانه وتعالى دەبێت چ پاداشتێک بی ثوابا من عند الله کات پاداشتەکە گەورەیەکەی لەوەیە کەوا لای خوایە سبحانه وتعالى والله عنده حسن الثواب الله سبحانه وتعالى کەوا جوانترین و چاکترین پاداش لای ئەوە جوانترین و چاکترین پاداش لای ئەوە کەواتە لەوانەیە خەڵکێک کە کارێک ساچی لۆ بکەی پاداشت دەداتەوە بەڵام چاکترین پاداش لای خوایە سبحانه وتعالى چاکترین پاداش لای ذاتی الله هەر اللهە شانی ئەوەی کە لە پێناوی ئەو کار بکەی و هەموو ژیانە سەرف بکەی تاوەکو ئەو حوسن الثەوابە بەدەست بینی لە خوای گەورە دەپاڕین لەو کەسانە بین کە خوای گەورە سبحانه وتعالى ئەو حوسن الثەوابمان بەقسمەت بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.